نوێمین فستیڤاڵی شانۆی شەقام لە شاری کەرکووک دەستی پێکرد کە ئەم فستیڤاڵە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامیە بێت. چەندین شانۆی جیاواز ئەمڕۆ لە شارە جوانەکەی کەرکووکەوە نمایشکران بێگومان هەتاوەکو ئێستاش ڕێوڕسمەکە بەردەوامی هەیە و لە شاری کەرکووک بەڕێواچێت. هاوکارانمان بە سوپاسەوە چوونەتە شاری کەرکووک، هەروەها لێدوانیان لە بەشداربووانی نێو فستیڤاڵەکە وەرگرتووە کە لە وڵاتە جیاوازەکان لە شارە جیاوازەکانی کوردستان و بێگومان لە جیهانە و بەشداری نێو فستیڤاڵەکەیان کردەوە. هاوکارمان سۆنیا جەلیل لێدوانی لە چەند کەسایەتیەک لە نێو پێشەنگاکە لە نێو فستیڤاڵەکە ببورن وەرگرتووە با بەیەکەوە گوێگر و بینەری لێدوانەکان بین. لە گەڕەکی شۆڕیجەی شاری کەرکووک قودسی کوردستانەوە سڵاوتان لێبێ. ئێمە لە نوێمین فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووکین. لێرە بە جۆش و خرۆشەوە ئەو گروپانەی کە لە وڵاتانی دیکەوە هاتوونەتە شاری کەرکووکی خۆشەویست لێرە لەسەر شانۆی شەقام لەسەر شەقامەکانی شاری کەرکووک نمایشە شانۆیەکانی خۆیان پێشکەشەکەن. باکوور، ڕۆژئاوا، ڕۆژهەڵات هەمووی قودسی کوردستان کۆی کوردبوونەتەوانە. ئێمە لێرەین بۆ ئەوەی ڕاو بۆ چوونین بەشێک لە میوانانی فستیڤاڵەکەتان بۆ بگوازینەوە. ئەم فستیڤاڵە 15 نمایش لە خۆ دەگرێت کە نوێمین فستیڤاڵە و لە 15 وڵاتەوانێ میوانان هاتوون گروپە شانۆیەکان بەشدار بوون. ئێستا شێکێک لەو شانۆکارانەمان لەگەڵایە کە لە باکووری کوردستانەوانێ هاتۆتە شاری کەرکووک. سڵاو لە بێم کاتۆ باش. دەمبڵی سلااوڕێز شوێرەی سەرکەفتن. پێمان بڵێ چی دەربارەی ئەم فستیڤاڵە دەڵێیت؟ فستیڤال بە جوشێک خۆش و باش دچە پێش ئەم گەڵک کەیفخۆشان ڕاستی کوولە برن. جاری یەکەم نێت کوێستم کەرکووکێم یعنی یەکجێ خەیالم هەبوو بوو کە ڕۆژێکی کەرکووکی ببینم هاتمە دیت بە کەرەجۆنێک خۆش دەرباز بە ئەین جوشێک گەڵێکی خۆش هەیە. پێمان بڵێ تا چەند ئەم جۆرە فستیڤاڵانە گرنگە بۆی هونەری شارەکانی دیکە گروپە هونەرەکان بە تایبەت شانۆی شەقام ببینرێت؟ یعنی مخابن شانویا کۆلانە شانویا شەقام نەهان ببێژن دنەوە باکووری دەشخوێنینە. یعنی ئەگەر لە هەر دەرێنە هەر باژێرێکی کورداندا هەر پارچە کوردستانێدا بێژن فستیڤالێک vê avayê çê be yanî bersivê gelekî xort dikare bide ji bo gel dikare ew êş elem û tiştên wa ku ser gel da tê te kirin zoriya ku serê gel da tê bidete nîşan. yanî tiştekî gelekî pîroz e. yanî em gelek bexteverin ku vê carê em hatine vê festîvalek ku hevî dikem ku ev tiştene hebin. yanî ev pirsgirêkên ku hene bidene nîşan. پێمان بڵێ ئێستا نمایشێکی شانۆی لێرە نمایش کرا بۆ هەموو ئەو کەسانی لێرە کۆبووبوونەوانێ. نمایشەکەت بەڵاوە تۆم ڕاست یعنی ئەو قاس مرۆڤ زێدە هاتم و یعنی دەرفەت نەبوو کە دیسکیش تەماشا بکەم. یعنی ji دوور ve tenê dengê müzikê de hat. Yani ev jî ji bo vê tiştê baş e ku gel çi qasî pêşwaziyê dike ji bo vê festîvalê. Mixabim nekarî ez vê lîskê temaşa bikem ji ber ku tê te pêşwazîkirin. O lîska ku tê pêşwazîkirin dibe ku lîskek baş veş be. دەستەکانە خۆش بێ. زۆر سپاس و بەخێر بێی بۆ شاری کەرکووک. gelek سابن سپاسکەون چی هەرێبن سابن. زۆر سپاس دەکەم. لەگەڵمانە بن ئێستا چینە لای دوو کەسی دیکە کە ئەوان بەشێکن لە ڕێکخەرانی ئەم فستیڤاڵە فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووک. خات و هەوار سڵاو لێبێ. کاک سیروان سڵاو لێبێ. باشی کاک سیروان عومەر کە بەڕێزیان سەرۆکی لقی سەندیکای هونەرمەندانی کوردستانە لقی کەرکووک. پێمان بڵێ چی دەڵێی دەربارەی نوێمین فستیڤاڵی شانۆی شەقامی کەرکووک؟ دەستان خۆش بێ. سواز بۆ کورساتی عزیز کە بەردەوام لە هەموو کار و چالاکی هونەرەکانی ئێمە ئامادەن. دیارە ئەمڕۆ هەر لە ئێستادا دەستپێکی کردنەوەی خولی نوێمی فستیڤاڵی شانۆی شەقام لێرەوە دەست پێ کرد بە ڕێوڕسمێک. لەم ڕێوڕسمەدا تا سەنتەری ڕۆشنبیری ئەڕۆن لەگەڵ ڕێوڕسمەکەدا کۆمەڵێک چالاکی هونەری نمایشی شانۆیی هەیە و هەروەها کۆمەڵێک گۆرانی و میوزیک و مانشی تیادایە. دواتر دەچین لە ناو سەنتەر دەوێش کۆمەڵێک بابەتی هونەری ئامادەکراوە. ئەوەی ڕەنگە بیزان ئەمە خولی نوێمە کە ئەم ساڵ بە بەشداری 15 وڵات فستیڤاڵەکە بەڕێوەچێت. بە کورتی پێمان بڵێ کاک سیروان تا چەند گرنگە پشتگیری ئەم جۆرە چالاکیانە بکرێت لە نێو شاری کەرکووکە؟
بێگومان وەڵاهی ئەمە بۆ هونەرمەندان و بۆ خزمەتکردی هونەرمەندان و خزمەتکردنی شارەکە گرنگیەکی زۆری هەیە بە تایبەتی فستیڤاڵی شانۆی شەقام ڕەنگە وەکو هۆڵ نەبێت چکە شانۆ ئەو پیامی کە پێیەکی شانۆکاران و پیامی کە پیانە خۆیان ڕاستەوخۆ ئیگەێنن بە خەڵکو و ڕاستەوخۆ پیامەکە ئاگات و بۆی بتوانن سوودێکی باشی هەبێت. دەستەکانە خۆش بە کاک سیروان بە هیوای بەردەوامی من هەوارم لەگەڵایە هەوارگیان ئەگەر بریتەتە نیشتم هەوارێکی کە لە چالاکترین ئەو کچە شانۆکارانەی کە لە شاری کەرکووک بەردەوامە و لەبەر زۆری چالاکیەکانی هەندێک کات لە کورسات مەگەزین فریا ناکەوین هەواڵەکانی دانێنجی شانازیە بێگومان کەسێکی وا لە ناو شاری کەرکووکە هەیە و لە هەمان کاتە هەوار وتەبێژی نوێمین فستیڤاڵی شانۆی شەقامی کەرکووکە هات هەوارگیان سڵاو لێبێ پێش هەموو شتی ئەم جلوبەرگە جوانە چیە لەبەر زۆر سپاس دەکەم سۆنیای کەرکووکی بەخێر بێتەوە بۆ کەرکووک شاری خۆش شاری بێگومان شاری کەرکووک شاری خۆمە و هەمیشە لە دڵمایە قوربانی دڵت ئەزیزم وەڵا ئەمڕۆ ویستم تۆزە جیاوازتر دەرکەوم جلی کوردیم زۆر پۆشیوە ئەمڕۆ ویستم تێکەڵەیەک بێ هەم لە جلی خانمان و لە جلی پیاوانیش و شانۆی شەقامش پێویستی بۆیە تۆزە گورج و گۆڵ بێت ڕەنگە جلی کوردی خانمانم لەبەر وایە نەمتوانێت بە درێژایی ئەم شەقامە ڕێکەم و لە کەرنەپاڵەکەیە بەشداری بکەم کاتە ئەم جلوبەرگە جوانە ئەگەر کاکەمال بتوانێت جلوبەرگەکەیم بۆ بگوازێتەوانە نیشانی بات سۆنیا پشتێنەکەش پێما بێت دەستوری باکووری کوردستانە شەرواڵەکەش پیاوانەوە کلاشە هەموو جلوبەرگەکە بیرۆکەی خۆت بە هەوارگیان گومان ئەزیزم پێمان بڵێ لەسەر دەستپێکی یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە کار و چالاکیەکان چۆن بڕێوە چێ لەم ڕۆیە چەند گروپ نمایشەکانی خۆیان بە ئەنجام دەگەێنن بەڵێ ئێوە کە دەستان کرد بەم ڕووماڵە ئەلێرە قەرەباڵغێکی زۆر هەبوو نمایشی کۆی خۆشەویست بوو لێرە لە چوارچێوەی پێشبڕکەی فستیڤاڵەکەیە ئێستا بە درێژایم شەقامە میوانەکان ئەڕۆ جیان هێشتین هەوار جیان هێشتین جێمان سۆنیا چی بکەین باشە بە درێژایم شەقامە پڕە لە چالاکی هونەری چالاکی ڕۆشنبیری هەر خۆی لە نمایشی هەڵپەڕکێ بینێتەوە شان و سێرێک بووکەڵا ئەم ساڵ فستیڤاڵەکەمان لەژێر دروشمی شانۆ لە پێناو سەقامگیرەیە بەڵێ بێگومان کەرکووک ئارام و سەقامگیرە بۆی ئێمەی هونەرمەندان بیر لەواکەینەوە لە ڕێگای هونەرەوە ئەو دیوە جوانی کەرکووکیش نیشان بدەین فستیڤاڵ بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت کۆمەڵی چالاکی هونەری لە خۆیەگرێ شانۆی شەقام وەرکشۆپەکانمان تەواو بن خۆشبەختانە بە شێوازێکی سەرکەوتوو نمایشی شانۆی مناڵ و گەورەمان هەیە کە لە هەر 3 ڕۆژی فستیڤاڵەکەیە پێشکەشەکرێت ئەمە ڕێزمان بە زێر ڕێز لە کۆمەڵێک هونەرمەندی دیاری بواری سینەما و شانۆی جیهانەگرین یەکێک لەوانە کە جەحفەر دەخانە یەکێک لە ئەکتەرە دیارەکانی فارس لە وڵاتی ئێران بەڕێز شوان عەتۆڤ یەکێک لە هونەرمەندە دیارەکانی کورد دەتوانین بڵێن سۆپەرستاری کورد دکتۆرە نیگار حەسیب قەرەداغی کە ئەمان شانازی پێکەن لە درامای بەناوبانگی ژاڵا ڕۆڵی هێرۆی هەبوو و کۆمەڵی هونەرمەندی کە فەرشید گوێڵی ئەیاد ڕازی کە ئەکتەری بواری کۆمیدیای عێراقیە کۆمەڵێک کەسایەتی دیکە لەم فستیڤاڵەیە ڕۆڵیان هەیە و ئێمە ڕێز لەو کەسانە شەگرین کە پشتیوانی سەرەکی ئێمن و سوپاس بۆ کورسات کە میشە دەست پێشخەر بووە بۆی ڕۆژوانەکەی فستیڤاڵ بگوازێتەوە سپۆنسەری میدیای فستیڤاڵی لە ئەستۆ گرتووە کۆتایی ئەمڕۆمان یەکەم ڕۆژی فستیڤاڵەکە لەگەڵ دەنگە خۆشەکەی تیپی مۆسیقایکی ژانی سنەیە سوپاسیانەکەین هەر لە سنەوە تاکو کەرکووکی خۆشەویست هاتوونەوە جوانیمانی شانەدەن سەکانە هۆی خۆش بێ هەوارگیان بێگومان چالاکیەکانی فستیڤاڵی نێودەوڵەتی شانۆی شەقامی کەرکووک بەردەوامە کەمێک بەر لە ئێستا نمایشەکان لێرە بوون بەڵام بێگومان هەموو کوچە و شەقامەکانی کەرکووک دەگەڕێن گروپەکان بەبێ جیاوازی لە 15 وڵاتەوە هاتوونەتە ئێرە و جوانترین نمایشەکانی خۆیان پێشکەش دەکەن لێرە لە کەرکووکی خۆشەویست بۆیە هەمووان دڵخۆشن هەموو چوینە توێژەکان کۆبوونەتەوانە و بێگومان فستیڤاڵی شانۆی شەقامی کەرکووک بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورساتە بێگومان کەناڵی کورسات هەموو کاتێک دەرگای واڵا بۆ هەموو فستیڤاڵ بۆ هەموو چالاکیە هونەریەکان لە هەر پارێزگایەکی هەرێمی کوردستانە کە ساس بکرێت. چالاکی و گەرم و گوڕێی
تەواوی چین و توێژەکانی کەرکووک پێمان ئەڵێن کەرکووک قودسی کوردستانێکێکە لەو شارانەی کە بە هونەرەکەی بە شانۆکەی بەناوبانگە و کۆکەرەوەی هەموو گروپەکانی دیکەیە لە کوردستانی خۆشەویست. ئێمە دوو میوانی خۆشەویستمان لە لایەکێکیان خات و فریال عەبدوڵڵایە. خات و فریال چۆنی لە کاتی نمایشی هەڵپەرکێکە تۆم بینی لەسەر زەویەکەدا نیشتی بوویت و چەپڵۆ لێیە تا چەند دڵە خۆشە بەر بەم جۆش و خرۆش و گەرم و گوڕیا. بەڕاستی من دەستخۆشی لە تیپی هونەری ملی و هەڵپەرکەی سلێمانیەکەم کە لێوە تەشریفیان هێناوە بۆ بەشداریکردن لەم فستیڤاڵە. ئەی شانۆی شەقام یعنی لە شەقامە لێرە کورسی دانەنراوە بۆیە لەگەڵ ئەو خەڵکە ئێمەش دانیشتوە چێژمان بینی دەستخۆشییان لێکەم و بە خێرهاتنیانەکەم بۆ شاری کەرکووکی خۆشەویست. بڵێ ئێرە کەرکووکە شاری خۆشەویستی و پێکەوە ژیانە، پێکەوە ژیانی سەرجەم کولتور و هونەر و ڕەشەمبیرانە. ئەوەی کە ئێرەش بینیتان بەڕاستی قەرباڵغەیەکی زۆرە و خەڵکی بە جۆش و خرۆشێکەوە هاتوون تەمەشاکەن و ئەدایەکی جوانیان پێشکەش کرد. پێش ئەوەش لە ڕۆژ هەڵاتەوە هەواڵێک یا برادێک لەوێەوە تەشریف هێناوە نمایشێکی جوانی کرد، هەڵپەرکەیەکی جوان خۆی و کوڕەکەی بەبوو کەڵا. ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆشی و خۆشحاڵین، هیوای سەرکەوتنیان بۆ خوازین. کانە خۆش بێ من بێمە بینتانەوانێ کاک نەژاد سڵاو لەبێت تۆش وەکو هونەرمەندێک بەشداری لەم فستیڤاڵە پێم بڵێ تۆ چۆن لە ڕێگەی هونەرەکەی خۆتەوە هاوکار بووی لەسەر خستنی ئەم فستیڤاڵە؟ بەڵێ پێشەکی زۆر 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 سوپاس بۆ بەڕێوەبەرانی نۆهەمین فستیڤاڵی شانۆی سەرشەقامی کەرکووک. لە ڕاستیە ڕوتینێک و جۆش و خرۆشێکی زۆری هەیە. ئێمە ژۆکۆ بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بەشی کەلەپەر و تیپی هونەری میلی بە تابلۆیەک بەشداریمان کرد و لە ڕاستیە ئەوەی کە جێی دڵخۆشی بوو بۆ من ئەم شارە شاری پێکەوە ژیانە، شاری ئاشتیە، شاری جوانیە، قودسی کوردستانە. لەم شارەیە بەڕاستی هەموو نەتەوەکان هەموو ئاینزاکان پێکەوە دەستدەملانی یەک کاری هاوبەشەکەن. ئێمە ژۆکو کورد وەکو شاری سێمانی کە هیچ کاتێک خۆمان جا نەکردوێتەوە هەموو کاتێک لە کەرکووک پێویستیان بە ئێمە بوو بێ زۆر بەدڵێکی فراوانەوە بەشداریمان کردووە. تابلۆیەکمان پێشکەش کرد، خۆشتان شاید حاڵی ئەو بوون کە خەڵکێکی زۆر کۆبووبەوە. سوپاس بۆ ئێوەش بەخێر بن سەر چاوان. دەستەکانە خۆش بێگومان هەموو تابلۆ هونەریەکان دەرخەری ئەوەن کە کورد نەک تەنها خۆی بەڵکو بە هونەرەکەشی زیندوێتیە بەخشێ بۆ شوێنەی کەلەیەتی و بەردەوام هونەرمەندانی ئێمە جوانترین چالاکیەکان پێشکەشەکەن. بۆیە چالاکیەکان لە 3 ڕۆژی فستیڤاڵەکە بەردەوامی دەبێت.